خۆشەویستان لە تەوەرەی دووەمی ئەمڕۆی پرۆگرامەکەماندا باس لە پاداشتی فەریزەی حەجەکەین. بێگومان لە پێنج ڕوکنەکەی ئاینی پیرۆزی ئیسلام حەج پایی پێنجەمە لە دوای شەهادە و نوێژ و ڕۆژ و زەکات. بێگومان حەج بەتوانین بڵێن ڕوکنی پێنجەمی ئاینی پیرۆزی ئیسلامە، گرنگیکی تایبەتی پێدراوە. ئێستش مەوسیمی حەجە، حاجیانمان بەڕێکەوتون بۆ ماڵی خوا، خۆی پەروەردگار لێیان قوبوڵکە و بە سەلامەتی بگەڕنەوە. ئەوانەشمان کە بۆ ئەو شوێنە نەچوین، خۆی پەروەردگار نسیبی ئێمەشی لە ساڵانی داهاتوە ئینشاءڵڵا تێبکات. ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریعە، زانایی ئاینی ئەم تەوەرەیە قسە و باسی لەسەرەکەین. مامۆستا گیان بەخێر بیت. مامۆستا گیان با لەوە دەست پێ بکەین فەریزەی حەج کە پێنجەم پایی ئیسلامە، یعنی با بڵێن فەلسەفە لە حەج، گرنگی حەج، یان ئەم فەرزە کە دانراوە لەسەر موسڵمانان چ پەیامێکی تێدایە؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. همو عبادة كان خواهي قولا بويا دايناون وبويا عبد كان يدرسون كو عبادتنا جيبكن وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. جاء حجج بشكل عبادته وأوانيك لنا حججان للركن كان وواجبات سنة كان جمو بس كان لا جاب جاكني فرماني خواو بيغمر صلى الله عليه وسلم كواتا هم يقرأتوا بسرعاتي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خواي يقول إنساني بو عبادة درس كدوه بو يدرس كدوه لا همو هرسوكوتك لا همو حركات وسكناتك يا وكلن لا قفتار ورفتار قصوها مشتك بابند بشرع إخواه حجيش يتشكل لو واجباتاني كخواي يقول دايناو يتشكل لو أركاني كخواي يقول دايناو بصر مسلمانانو أويك لا مقاصد حج أويك خواي جورا داينا وأمري خوا بجيب كده دون مشان أوي هم عبادة كان بويا دان دراون كإنسان كان جروا الخرافة. مثلا إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. للرجوع بيغمري خوا فمن لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. لحج فرمي الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. هم أنا لباسي نيوزك ولباسي الرجوع ولباسي حجك يشل لما قاصد كان يشل لما بسط كان كخواي جورا دايناون أويك أو إنسان أنا بجرته الخرافة إنسان كان بجرته الخرافة بيز قالوا لك حج ديان مقاصد جيتيا وكويك إنسان مثلا هل يشل لو لمالو كبريك من اجتماع مالو منالو كسكاري بجيله وكو سفرك كابو قيامت وكو شون سفرك ابو قيامت انسان مالو منالي بجيله او بريتاسا قبرك لقريا شنو ليو بريه كان اما نشتا شوين لقريا انت متارا يعني انت هر شوين هيك اساسا ليو بريه كان امره يبويه تنهاد جلي مالو الى براه جلي مالو الى براه وكو شون مردوك بتاني كي بي تاسا قبرك بتاني ليو بتاني كش ليه كانوا توزي بارشي بيبو خرجاتي وتاقات حجك اوكي كي لما لو بجيله واجلو بوشاكش دا كاني او كسكارك بجيله نجتمان ولات وزرعات وكار وكاسبي وسامان همش بجيله لاخرجه اوجل شردا كاني كنا بنشاني دنيا بي او سفر لسفر قيامت دته او انسان حاج كان لا لا فرمودي بيغمراته فرمي الحجاج بيغمري صلى الله عليه وسلم فرمي الحجاج وفد الله. حاج كان وفد إخوان وفد أويك لا تشوبوا ولاتك أبي بوبري رزو سيدي كريه أبي بوبري احترام وبيجوازي ليه كريه أبي بتشاوي كي زور جورو سيدي كريه بويا حاج كان وفدي خواي جورن شون خواي جورن فلنا قيامتها مسلمانان متقية كان وفدي خواي جورن ومفسرين فرمون لا أصحابه جرانته رضا إخواننا بفرين وفد أويكا لقبلك هاتنا دروا أميري سواري والله سواري اشتكى الخواي يقول أخوي زار لبن قبلك يا أبوان راقتون بهيش ياك هنقاو بقاتي إخوان نارون شكو أنا وفدا أبي بريز واحترام وبريب كريم وصاحي محشر أما أنا حاجة كان وفدي إخوي يقولن بيروسترين سفر شاكترين سفر بسيبو لا إخوي يقوله بسيبو بيتي إخوي يقوله وماري إخوي يقوله بسيبو شوينك كبيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم من حج فلم يرفث ولم يفسق
رجع كيوم ولدته أمه أفريك حجك ناشرعينك شتي خرابنك شتێک کە بێ فەرمانی خوای گەورە بێ ئەفەرمێ وەکو ئەو ڕۆژەی لێ دێ کە لە دایکی بووە کەواتە مەبەستی حەجەوەی کە ئینسانێکم فەرمانی خوا جێبەجێ بکات دووەم گەڕێتەوە لە خراپەکان سێم لە خوای گەورە نزیک بێتەوە لە خوای گەورە نزیک بێتەوە چونکە ئەچێ بەرەو پیری خوای گەورە و بچێ بۆ شوێنێک کە گوناحەکانی بسڕێتەوە بچێ بۆ شوێنێک هەندێک ماندوو بێ بە وەکو لە حەدیثەکە هاتووە فەرمێ عەبدەکانم هاتوون بە سەری ڕووت بە پێی پەتی جلوبەرگی ماڵەوەیان داکەندووە جلێکی سپی و بێگیرفانیان لەبەرایە ئەوە چیانەوێ خی گەورە دێتە ئاسمانیەکەم فەرێ ئەوە چیانەوێ مەلایکەتەکانە فەرمون ئەی خی گەورە بۆ خۆت دەزانی خی گەورە شانازیەکە بەسەر مەلایکەتەکانە ئەفەرمێ ئەمانە ماڵ و ملاڵیان هەیە بەجیانێشتووە وەک مەلایکەت نین ژنیان هەیە بەجیانێشتووە ژنەکە پیاوی هەیە بەجێهێشتووە کوڕ و کچیان هەیە بەجێ مناڵی چکۆلایان هەیە بەجیانێشتووە سەرەت و سامانیان هەیە بەجیانێشتووە وڵات و نیشتیمانیان هەیە بەجیانێشتووە هاتوون بۆ ئێرە بۆ ڕەزامەندی من ئەفەرمێ ئێوە بە شاهید بن لە گوناحی ئەمیان خۆش بووم فرم ملائكتك فرمي أي خواي يقول إن فيهم فلانا يزهو وفلانا الحديث قالت فلان كسيان تاب والراب خوشي خوياته فلان يكشر واحد خواي يقول فرم الله خوش متاو ولا أثرقاته فرمي كان أصحابه الجردات فرمي خواي يقول فرميتي أهل عرفات 50,000 سال پیش ئەوەی عرفات دروست کەم وعد ماوە لە ئەهلی عرفات خۆش بوو کەواتە بەڕاستی حەج مەبەستی زۆرتیایە و ئەبینی هەر جێبەجێکردنی ڕوکنەکان لە ئیحرام بەستنەوە داکردنی جلەکان تەواف حەیوان سەربڕین ڕاوەسانی عەرەفە مانەوە لە مینا سەر تاشین و سەفا و مەروە و هەر هەمووی معنای تایبەتی مەبەستی تایبەتی خۆیانتیە زۆر باش مامۆستا کەسێکی مسلمان ئەو مەرجانە چین کە بتوانێت حەج بکە یاخود مەرجێکیش کە ناتوانێت حەج بکە بەڵێ کامانن دارە بێکەم مسلمان بێ دوای ئەوە حەجی لەسەر فەرز بێ حەجی لەسەر ڕێیان مناڵ نەبێ مەسەرەن و ئەوەندەی پارە و سەرەت و سامان هەبێ پێی بڕوا پێ بێتەوە بۆ هەروەها ڕێگا ترسی نەبێ ترسی ئەوی نەبێ کە ڕووتی بکەن بیگرن مەسەرەن ترسی ئەو شتانەی نەبێ ئەو کاتە حەجی لەسەر فەرزە بێ کە بتوانێت بچێ حەجەکە بکە و بچێ بێتوانێ چونکە خوای گەورە فەرمێ ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا کەسێ توانای هەبێ توانە ئەوەیە کە کابرا بە ئاسانی بتوانێت بچێ بێتەوە جاریوان ناتوانێ جاریوان پیرە پەککەوتێ لەسەر جێگا کەوتووە مەسەرەن مناڵ نییە بڵێ لەسەری فەرز نییە پیاوی گەورەیە دەوڵەمەندیشە بەس زەلیل لەسەر جێگا کەوتووە کەواتە بتوانێت بڕوا بێتەوە خۆی بەسەر وڵاق و بەسەر سایارە و تارۆ بگرێ و ترسی نەبێ و ئەوەندەشی توێش و پێ بێ توێشی حەڵاڵ پارەی حەڵاکە بتوانێت پێ بێتەوە باش مامۆستا ئێستا جیدالێک دروست بووە گومانم نێ لەوەی کە جەنابیش ئاگاداری بەشێک لە خەڵکی بەبێ ڤیزەی حەج بە ڤیزەیەکی تری وڵاتی سعودیە سەفەریان کردو و چوون بەشداری حەجەکەن تاوان هەندێکیان گرفتیان بۆ دروست بوو هەندێکیش تا ئێستا بۆی دروست نەبووە ئایا ئەمە ئەکەوێتە ئەو مەنیستەطاعەوە ینی ئەکرێ ئینسان خۆی بخاتە ئەم تەهەلوکەویان ئاسایە لە پێناو حەجە ئەم ڕێگانەش بگریتە بەر ماندووبوون لە ڕێگای حەجە لەوە چێ فەرزی بێ نە سونەت بێ ماندووبوون خەیرا نوێژی ماندووبوونیە بێ ڕۆژوو ماندووبوونیە خۆ ناکرێت ئینسان لەبەر ماندووبوون نەیگرێ بەڵام ترس ڕێگرە ئینسان کە ترسی وەکو پێشتر باسم کرد ڕێگرە ئەم بابەتی ئێستا کاتە پێشەوە زانان بەعام دوو ڕەیان هەیە و ڕەئی زیاتری زانان و بەهێزترین ڕەیان ئەوەیە کە نەچن باشترە چونکە ترسی هەیە ترسی گرتنی هەیە ئەم کەسە کە لێرە چێ بە دڵە ڕاوکەیە چێ ئەچێ بۆ ماڵێکە ومن دەخەلەه کانە ئامینە هەر کەسێک چوە ئەبێ ئەمین کرێ ئەم لێرە بە ترسەوە چێ بۆیە لەبەرەوە وعدی بۆ وڵاتایەوە کە ئەم بوو بازرگانیە چێ ئینسان هەتا ئەگەر چوە وڵاتی کافرانیشەوە کە وعدی پێیان من فڵان شت ناکەم ئەبێ جێبەجێ بکە چۆن یەکێ لە هاوڵان حوزەیفە یەمانی لەگەڵ باوکیە هاتن بۆ مەدینە کافرەکان گرتیان تویان ئێمە ناڵن بڕۆن چونکە ئێوە سنی یارمەتی محەممەد دێن ئەبێ وعدمان پێبن لەگەڵ ئەوان نێن بۆ شەڕی ئێمە بۆ جەنگ لەگەڵ ئێمە ئەو کاتە بەڵاتە وعدیان پێیان تویان ئێمە لەگەڵ محەممەدا ناین بۆ جەنگ ئیتر ئیزنیاندان کە چوون بۆیە پێغەمبەری خوا لە پاش ماوەی خۆی ئامادە کرد چێ بۆ جەنگێک حوزەیفە یەمانی ویستی بێ بەڵام بە سەعاتەکەی جەڕا بۆ پێغەمبەری خوا فەرمی بگەڕێنە وعدەکە بەرنە سەر
وعد لقال كافرة لقال أواني كدين بيغمر كوزن كدين أصحابه كوزن بيغمري خافرمي وعدك تام برنصر أجر إيه ما كوجراشين إيه وعدك تام برنصر مين لقال مانا لبروا إيش لو خالاني كأرن دروزني زاناني شهر زعلن لبريتو وعد بولا تابو بازرقانيتي يا بو السياحة يا بو السياحة أساسي حجك أي وعدك نابيس أبيش بيخوجني كتو حج فيه لو حالة يا دنيا رجاي حجينا وبتو لبروا اختلافي كتير وبعض الناس قصي كان كلوكا وفرضك إخوي جوري هتشون إنسان بوجه بزيك بلام باشتروا كوم مترسل لزونا راحتي تيابنت ما هو ستاشن جرينجا كاتك قول عبارنا بنا قلنا سن فرضني أنا سريع بوشيوي بزور باشا مسلمانه كحاجة كات دوات الدقارته وتاشن جرينجا كومال الصفات ورفتاره زوزو قران كايت دابكره يعني بتشوكترين هلا يبكى يكسر بلا ماري حاجة كيدريته ولا تو حاجة كردو أما تاشن جرينجا كا أما شينية تسر أم رفتاري خوي بشاز لشازا كان قران كايت زانا كان فرمون بخواي جورا القرآن فرميتي فرمون جاك خواي جورا فرميتي إن الحسنات يذهبن السيئات إنسان جا خرابي كرد بدوايا تاكبكا تاكك خرابكا أسرتونيا اگر تاكي كدو دواي بيتو تاكبكا هيك النشانه جيرابوني كدوي تاك هيك النشانه جيرابوني عبادات اويكا بدواي تاكا تاكبكي ك مثلا روجو قلت ججنكا سلفتربا وججنكا نيجي ججنكا دروجي ججن شتينا شرعينكا وششلان بقري اگر بوي جيرا لو دو باب او باب بدبونا نشانه جيرابونا اگر خوانه خواسته كابرا خرابي وكا تاكي بدوايا كل القرآن فرمي تاكا كان خرابة كان صرنو ايقر تاكبك او بدوايا تاكبك بو امام الغزالي رحمة اخواني بفرمي او كسيك تشوبو حجو شيطاني الرجم كرد اقر هاتو بجو الشيطاني كرد السكر بخرابة او شيطاني الرجم نكرو شيطان اي الرجم كردو ابي انسان كان عبادته كان بو يعني ام بابتش كان سنتاو باسم كرد عبادته كان بو يش لما بس كان انويكا انسان درخن ولا خرابه بويني لكاتي عبادتك هادو خاتو الخرابه خطو لنا ونجا خرابه شيكي ولا ونجا كابلا دزيبو ناكري ما قد دزي لنا نجا خويك هو شيء الحديثات لنا لنجا بد اخلاقي وخرابه كاري وظلم وزور وشتي بو ناكري اي بو خو يقول ان الصلاه تنهى عن الفحشاء والمنكر يعني دوايو يعني ما دام نجا ابي نجا بيجرته الخرابه بو يجرلو لفرمودي قاتو فرق تاني بيغمر فلانكس نوجه كاو دزيجي كدو فرمين اگر راس كان نوجه كي منعي دزيكي بيك ريد دزيكي لي يقري همو عبادته كان بو اول وبتايبتي او كسيكا رمز ورقري باش كيشيل تينا كيشني خلقي وقصانا كان برام او كسيكا رمز ورقري مثلا سيبو حج ولا لا يخو بينا حاجي تازواي عادتك وايد لك خو الدنيا اگر ما عمر حاجي عمر حاجي ابو بكر حاجي علي هذا برا ما نابك الدعيد عندنا ملا فلان الشيخ فلان هيج امانه نبغى نستدين فيها غمره او بري بيا كي بيري محترم تاع الشيخ فلان ملا هر نبوه لفظي ملا لفظي مثلا امانيك حاجي فلان امانه نبو بلام كام لفظي بود عندنا ام ناويد واخراوه ابي انسان بارز قال للسمعي او عبادتك قال بارز قال للسمعي خوشينك بارز قال للسمعي عبادتك شو عبادتك عبادتي خويا خوي قبل دايناو باش مصا ديوي تري ام بابته كسوكاري حاجه كان خصمها ورودوستو جيران كاني او حاجيا او كس كمان روج بو حج او بابتاني كبيستو بشارزاب وركن كانوا سنه كان بلام تشي لسر ايمي خصمو كسوكارو هاورودوستو نزيكاني ام كسا بيستات لو سفر كلويه تا اقرتو يتو كبيشوازي لي اكري ابي اما اداب كان من لقل امشون به روشتني او حاجي هلا مالو تشتكي لسر بيستا بوي امانش دعاء يان لبير به حاجي بيجي بسبب حاج بيستا لسري مثلا اخلاص يبي بو خواب شبو حاج توبه بك قدنا عزايبك وصيتك بنوسي بمارو منالكي وصيتي بوكا بتشاكا دعاء بسلام خير استودعكم الله مثلا وكومرش تيلا قال كسكارة كان مالو إيكا بيجي بروا أجر قرزان مثلا وصيتي بوكا قرز ملاي فلانة قرزي فلان قسم لا قرز لهردو لا يبيان لا يخلق به كأوي جروي أمان واجب لسري أجر بيويستي كدو جيش تكاتي خويا كم وصيتك يبغى كان دوام لمالو كروي خو حافظين يمكن قدن أعزائي يمكن قدني خواني في عذاب كان واروا قدني عذاب كان
دوای ئەوە دوعای بەسەلام خوێن کە بە سەلامەتی بڕوا بە سەلامەتی بێتەوە دوای ئەوە حتا خێرێ بکەن حاجەکە خۆشی ئەمانی خێرە بکەن کە بە سەلامەتی بڕۆن بێنەوە و دوای ئەوە ئەو وەسیەتەی کە تیان نووسی چونکە وەسیەت هەر ئەوە نییە قەرزم بۆ بەرەوە ئەبێ حاجەکە حتا ئەگەر بەدەمیش بێ پێیان بڵێ لە خوا بترسن من ئەچم بۆ حاج من ئەچم خۆم پاکەمەوە لە گوناه من وەکو ئەو ڕۆژەم لێ کە لە دایکم بووم ئەبێ بۆ ئێوەش پارێزگاری لە سومعەی حەجەکەی من و لە خۆتان بکەن من چۆن کەسێک خوای گەورە وەکو ئەو ڕۆژەی لێ بکات لە دایکی خۆی بووە بەڵام ئەوێ کوڕ و کچەکانی ماڵ و خێزانەکەی پابەند نەبن بەدینەوە حەقی دراوسێ حەقی دایک و باوکتان حەقی خزمەکان حەقی کەس و کار پارێزن چاکیان لەگەڵا بکەن سەردانیان بکەن گەردن ئازاییان بکەن مەسەڵەن ئەم شتانە بەجێرە بۆ ماڵ و خێزانەکەشی بەجێبەجێ بکەن ماڵ و خێزانەکەشی بێ دوعای خێری بۆ بکەن ئەبێ دوعای چاکی بەسەلام بخێن ئەبێ خێرکەن کە بە سەلامەتی بێتەوە و ئەبێ خۆیان پارێزن لەوەی کە خراپێ بکەن و لەسەر سومعەی ئەو بکەوێ و دوای ئەوش کە هاتەوە عەبدوڵڵای کوڕی عەباس فەرمێ ڕزای خۆیان لێبێ کە فەرمێ کە حاجەکان هاتنەوە ئەگەر بیان زانیایە ئەگەر بیان زانە ڕێگای حەج و حەجکردن چەند گەورەیە کە سوکارەکەی ئەچون بەرەو پیری دەستیان لە حوشترەکەی یا بۆ مبارەکی دەستیان لە وڵاقەکەی یا بۆ مبارەکی ئەوەندە سەفەرێکی گەورەیە ئەوەندە سەفەرێکی پیرۆزە کەواتە پێشوازی لێ بکەن ئەبێ کە هاتەوە بە شێوازێکی جوان بیان بینێ ڕێز لە میوانەکانی بگرن خواردن و پێویستیاتی ئەوی کە هەیە حازرکەن بۆ میوانی چونکە ئەگەر حاجەکە بێتەوە کە سوکارەکەی ڕێز لە میوانەکانی نەگرن زۆر خەفەت دەخوا کەواتە ئەبێ ماخوان ئامادەکەن بچن بەرەو پیری و ڕێزی لێ بگرن و ڕێز لە میوانەکانی بگرن و بەڵکو یەکێ لە زانەکانە فەرمێ گەر حاجی هاتنەوە زوو بچن بەرەو پیری تا گوناحبار نەبێتەوە بار لەڕێ دوعاتان بۆ بکە بچن بەرەو پیری بۆی لەڕێ بڵێ دوعامە بۆ بکە تو تازە هاتووە لە شوێنە پیرۆزە تۆ تازە پەیمانە تازە کردو لەگەڵ خوای گەورە أنت جديد العهد بالله أنت جديد العهد بالبيت الحرام مثلا تو تازە پەیمانت بەخوایەوە تازە پەیمانت تازە کردو لای بێت الحرام دوعامان بۆ بکە زۆر باشە مامۆستا فەریزەی حەج هەموو گوناه و تاوانێک گەسرێتەوە اختلافێ لە بینی زانەکانە بەڵام عامەی زانەکانە فەرموون لە پێش عامەی زانەکانە فەرموون حق الناس ناسرێتەوە ئەوە هەموو ئەوە ئیجماعی لەسەرە بە پێشەوەش بچێ ئەوە جێگلای بکات بەڵێ حەقی خەڵقی ناسرێت چونکە شەهیدیش حەقی خەڵق ناسرێتەوەنێ هیچ شتێک کابرا کە شەهیدی دەبێ خوای گەورە هەموو حەقێکی لەسەر لا بەس حەقی خەڵقی هەر ئەمێنێ خەرە زەمێنێ مەسەلەن حەجیش حەقی خوا هەموو یەسرێتەوە بەڵام حەقی عەبدەکان ناسرێتەوە اینجا گوناحی گەورە ئاخۆ هەموو یەسرێتەوە ئەوان ئەوەش زانەکانە فەرمون گوناحی گەورە بچووکە سرەتەوە هەموو یەسرێتەوە بەس حق العباد نەبێ حق العباد گەل لە جیاکەنەوە اختلافەکە لەوێ ئاخۆ گوناحی گەورە و گوناحی بچووکە مێسرێتەوە بەعزێکانە فەرمون هەر گوناحی بچووکە سرەتەوە زۆربەی زانەکانە فەرمون هەموو گوناحی گەسرێتەوە چونکە رجع كيوم ولدته أمه وەکو ئەو ڕۆژەی لێ کە لە دایکی بووە کە مادام وەکو ئەو ڕۆژەی معناه هیچی پێوە نەماوە و لە فەرمودەی تریشان زۆر هاتووە کە ئەو کەسێک کە هەچێ بۆ حەج خوای گەورە لێی خۆشە بێ ئەو کەسێک کە حەجەکە خوای گەورە بە هەموو هەنگاوێکی هەتا لە فەرمودەیەکی حەسەنە هاتووە کە فەرمێ ئەو حاجیە کە لە ماڵەوە بەڕێبوو دیارە و کاتە بە وڵاق چوون بۆی واتر ئێستا شەر حسابی هەنگاوی خۆیەکرێ ئەو کەسێکە لە ماڵەوە بەڕێبوو بە هەموو هەنگاوێکی وڵاقەکەی چاکێکی بۆ نووسێ و بە هەموو هەنگاوێکی خۆی کە دابەزی چاکێکی بۆ نووسێ لەو حاڵەتە کە خۆی بە پێ سوار وڵاقەکەی نەبووە بە هەموو هەنگاوێکی خۆی بە هەموو هەنگاوێکی وڵاقەکەشی خێرێکی بۆ نووسێ خراپێکی لە کۆڵە بێتەوە پلێک بەرزە بێتەوە کەواتە حەجە يعني ولا إنسانك كا جناح كان يبصرته بس أبي أجاي لحق إنسان ببوي زانا كان فرمون يك لواجبي حاجي بيجو يبرو أبي قدنا أزايك أبي ردي مظالمك زانب حقي شيء لا أبوي بريتو بله ما وصل أول كباسك رو خير وباداش أبو عمر جر ممكنه بو عمر جر وابن حج جورته حتما بله حج جورته شو كان بيغمري خاص الله عليه وسلم جاي كرتو خواي جورت جاي كرتو القرآن ودواء وش بيغمري خاص الله عليه وسلم بو أفرتي فرمو مردكم دوشتر ما هو إيه كان بخوي سواري بروشته وحج وهي كشتي أي في بشيء مني نبردو يعني صاروا حشرهم كا بيغمري خاص فرموي أجر رمضان هات أمريكا وكو حج جوايا لقل منها يعني وكو حج جوايا بدون رواياته للروايات يعني فرمي للروايات كان فرمي وكو حج جوايا لقل منها أبو ولا حج لقل أوا معناه عمرك كذا قاعد حاجة راس كاتمان كم ما بس برشارك بدو بشكم والله ما بتوس باسكم يا كم حج لجيانا يكجار واجبيان اگر تو
ینی پارەت هەبوو توانی دەبێ هەموو ساڵ بچێ ئەمە گرنگە وەڵامەکەیمان دەستکرد. دووەم شتێکی پێوتە بەدەل حەج لێرە خەڵک حەج بۆ براکەی بۆ کوڕەکەی بۆ دایکی بۆ باوکێک ڕێ تەوسیە ئێوە لەسەر ئەم بابەتە چییە؟ یەکەمیان زۆربەی هەرە زۆری زانەکانە فەرمووی یەکجار فەرزە حەج لە تەمەنە یەکجار فەرزە. بەڵام بەعزێ لە زانانە فەرموون بە پێ و فەرمودەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێتی هەر کەسێ پارەی هەبوو 5 ساڵ حەجێ بکە. ئەوش زانەکان قسەیان زۆرە لەسەری، بەڵام بەعزێ لە زانان ڕەئیان وایە فەرمی بۆ کەسێک کە دەوڵەمەندە هەر 5 ساڵ جارێت دەوڵەمەند بێ بتوانێ و هەموو مەرجەکانی بۆ بێتە جێ 5 ساڵ جارێک فەرزە لەسەری شێوە حەج. بەڵام زۆربەی هەرە زۆری زانەکان فەرمی یەکجار لە تەمەنا فەرزە. ئەو بەنسبەت ئەوانەوە ئاوایە بەدەل حەج اختلافی زۆر تایە. کۆمەڵێک لە زانانە فەرموونە بێ وەسیەتی کردبێ و کەسە ئەگەر مردبێ وەگەر زیندوی بێ باسی کرد بەجیا کەسەکە مردبێ ئەبێ وەسیەتی کردبێ کە من حەجم لەسەر بۆم نەکراوە بۆم بکەن، یان حتا لەسەریشی نەبوو بێ وەسیەت کابرێ لەو ماڵی کە بەجێ مێشتووە حەجم بۆ بکەن. ئەوە ئەکرێ چونکە ئافرەتێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەی پێغەمبەری خوا دایکم نەزری کرد بوو چێ بۆ حەج، بەڵام هەر بۆی نەکرا تا مرد. ئەفەئەحوج عنها من حەجی بۆ بکەم؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر قەرزی خوای لەسەر بیایە ئەگەر قەرزی خەڵقی لەسەر بیایە بۆ دەدایە قەرزەکەی وتی ئەرە وەڵا فەرمیدە ئەمە قەرزی خوای لە پێشترە چۆ بۆی بکە حەجەکەی بۆ بکە. ئەو ئەگەر وەسیەتی کردبێ ئەگەر وەسیەتی نەکردبێ یان نەزری نەکردبێ وەسیەت و نەزر ئەگەر وەسیەت و نەزری نەکردبێ سەیرەکەن ئەگەر لەسەری فەرز بوو بێ و ئیهمالی تیا کردبێ بۆ یەکەن، ئەگەر لەسەری فەرز نەبوو بێ ئەمێنێتەوە ئەو اختلافی کە باسمان کرد بەعزێ لە زانایانە فەرموون مادام وەسیەتی نەکردووە بۆی ناکەن و لەسەریشی فەرز نەبووە نەزریشی نەکردووە. بەعزێ لە زانان فەرموون نەزریشی نەکردبێ و لەسەریشی فەرز نەبوو بێ مادام کوڕێک کچێکی خۆی تەبەڕوعەکا بۆی بکە دروستە ئەو خێرەی بۆ بکە، چونکە حەجەکە هەر ئەوە نیە عیبادەتێکی بەدەنی بێ عیبادەتێکی مالیشە. ئەگەر عیبادەتە بەدەنیەکە خۆی بۆی ناکرێ مردووە بەس عیبادەتە مالیەکەی ماوە. بەنسبەت کەسی زەلیلەوە کە لەسەر جێگا کەوتبێ ئەتوانێت بۆ مەسەرەن کەسەکە زۆر زەلیلە پەککەوتەیە لەسەر جێگا ئەم دوی بۆ ناکرێ وەکو کەسێک هاتە خزمەتی پێغەمبەر ئافرەتێک بوو فەرمێ کە هات لە عەرەفاتی ئەی پێغەمبەری خوا پرسیارێک بێ فەرمێ فەزڵی کوڕی عەباس لە دوای پێغەمبەرە سواری وەڵاغەکە بوو. فەزڵ ئاوا سەیری خوا کرد و سەیری ئافرەتەکەی کرد پێغەمبەری خوا بەدەستی ڕاستی چاوی فەزڵی گرت جێڕایە یعنی و بڵێ سەیری مەکە. جا ئافرەتەکە پرسیاری کرد لەبەر ئافرەتەکە لەینەکە فەرمێ وەضیئەتون فەرمێ جوان بوو ئافرەتەکە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی پرسیارەکەی کردی ئەمێ حەج بۆ دایکم بکەم حەجی بۆ بکەم زەلیل بوو خۆی بەسەر وڵا خۆ ناگرت. پێغەمبەری خوا فەرمووی بەڵێ بۆی بکە، یعنی ئێستا دایکی نەمردووە دایکی ماوە زەلیل ناتوانێت. لەبەرەوە زانەکانە فەرموون دووسەوە هەروە مناڵیش حەجی پێکرێ چونکە ئافرەتێ وتی ئەی پێغەمبەری خوا مناڵەکەی بەرزکەوتی ئەم مناڵەم هێنا بۆ حەج ئەی پێغەمبەری خوا ئەبێ بری هیچ کەوێ پێغەمبەری خوا فەرمووی بەڵێ پاداشەکەشی بۆ توێ. دەستخۆش زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریعە زانایانی مامۆستا گیان زۆر بەخێر.